باش بە درێژایی ئەم ڕووماڵەی کە کوردستان 24 لە سەرەتای جەنجی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیلە بۆ ئێمە بۆ هەموو بڵتەنێکی هەواڵ کەسانی شارەزا و پسپۆڕ و لێزانمان میوانداری کردووە تا لەگەڵ ئەوان قسە و زیاتر و شرۆڤەی زیاتر سەبارە بەم جەنگە بکەین بۆ ئەم کاتەش میوانێکمان هەیە لەگەڵ ئەو پرس و قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز عەبدوڵڵا باعبود توێژەر و مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە شاری مەسقەت لە عومانەوە لەگەڵماندایە بەڕێز باعبود شەوتان باش گەلێک سوپاس کە بەشدارن لەگەڵمان لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 من دەمێ بەڕاستی بە پرسیارێک و سەرەتایی دەست پێ بکەم عومان یەکێک لەو وڵاتانەی ڕاستە بە حەجم بچووکە بەڵام لە ڕووی دیبلۆماسی و سیاسی وڵاتێکی بەهێز و کاریگەرە ئێوە نێوەنگیری نێوان ئێران و ئەمریکاشتان دەکەن و میوانداری هەردوو لە دەکرا بەڵام ئەوەی سەیرە و جێگەی تێڕامانە ئەوەیە ئێران عومانیشی بۆمباران کردووە هۆکاری ئەمە چییە؟ بۆ؟ مساء الخير ئێوەرەتان باش سلااو ڕێز بۆ ئێوە زۆر سپاس بۆ میوانداریە پێمان وایە کە عومان هەمیشە و هەرگیز هەموو کات هەمیشە باوەڕی بەوە هەیە کە چارەسەرێکە بێت بۆ ململانەکان کە لە ناوچەکەدا هەیە کە زیانی بە دانیشتوانی و گەلانی ناوچەکە گەیاندووە و بە حکوومەتەکانی ناوچەکەی گەیاندووە عومان باوەڕی بەوە هەیە کە گفتوگۆ بنچینەیە جەنگ ململانێ چارەسەر نین هەمیشە هەوڵمان داوە کە گفتوگۆ هەبێت وڵاتەکەمان هەوڵی داوە گفتوگۆ هەبێت لە 2015 گفتوگۆمان هەبوو بۆ گەیشتن بەرەکەوتنێک لەگەڵ گروپی پێنجکۆیەک پێشتریش لە جەنگی 12 ڕۆژە لە ساڵی ڕابردوو گفتوگۆمان هەبوو هەمیشە هەوڵمان داواکەوە کە هەر ملاملانێک لە ناوچەکەدا هەبێت بەم گفتوگۆ چارەسەر بکرێت چونکە کاریگەری لەسەر هەمووان دەبێت بەڵام بەداخێکی زۆرەوە دەڵێن کە ئێران عومانی بردووان کردووە بەداخەوە وڵاتانی کەنداویشی بردومان کردووە نازانین هۆکارەکە چییە بۆچی؟ ئایا چۆن دراوسەکەت بردومان دەکەی کە ئێمە هیچمان نەکردووە؟ باش لە هەمان کاتدا ئەمە بەڕاستی ئەمە ڕەنگە هەڵەیەک بێت ئێمە نازانین چۆنە بابەتەکەمان داوای کردووە داوای ڕوونکردنەوەی لە ئێران کردووە باش بەڕێز باعبود ئەوە پرسیاری من بوو بەڕاستی وڵاتانی کەنداو بە گشتی بە ئامان گیراون هەر لە سعودیەوە بیگرە هەتاکو دەگاتە وڵاتەکەی ئێوە هەمووی بە ئامان گیراوە هۆکاری ئەمە چییە؟ یعنی ئایا ئەمە لێدانە لە ژێرخانی وزە خۆ ئەوان بەشێک نین لە جەنجی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل کەواتە بۆ بە ئامانزە گیرێن بێگومان هەروەکو گوتم ئێمە بەشێک نین لەم جەنگە و هەوڵیشمان نەداوە بەشێک بین لەم جەنگام وڵاتانی کەندا و هەمیشە داوایان گفتوگۆیان کردووە داوای ئاشتیان کردووە داوای کەمکردنەوەی گرجەکانیان کردووە بەڵام ئێران بڕیاری دەکەوە وڵاتانی کەندا و بە ئامانج بکات بڕیاریدا بنکە سەربازەکانی ئەمریکا بردومە هەروەکو چۆن لە کوردستانیش بردومان کردووە ژێرخانی بردومان کردووە پاڵەگەکانی نەوت بردومان کراون لە هەرمان کاتدا بەشێک لە فڕۆکەخانەکان و بەندەرەکان بردومان کراون وا پێدەچێت کە ئێران دەوێت کەوە ئاگرەکە هەموو ناوچەکە بگرێتەوە بۆ ئەوەی کە وڵاتانی ناوچەکە فشار لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە حکوومەتی ترەمپ بکەن بۆ ئەوەی کەوە ئەم جەنگام بوەستێنێت بەڵام من پێم وایە ئەم استراتیژیە ئێران استراتیژیەکی هەڵەیە چونکە زیان بە تەواوی ناوچەکە دەگەێنێت و ئێران پاڵپشتەکانی کەم دەبێتەوە لەسەر ئاستی فەرمی و لەسەر ئاستی میلی باش زۆر باشە بەڕێزە باعبود ڕاوەستانی ئەم جەنگە یاخود کۆتاییەکەی چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت چونکە دەگوترێ گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیستەمی نوێش بەڕێوەیە وەکو باسم کرد وەکو بزاناویشتان باسان کرد بابەتەکە باس لە گۆڕانکاری دیکە دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەنگە پلانی دیکە هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ جێبەجێ بکرێت بەڵام پێم وایە کە کەس نازانێت بە دیاریکراوی ئایا چی ڕوودەدات ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیار داین
هەندێک وڵاتمان هەیە کە شکستیان هێناوە هەندێک وڵاتیان دیکە هەن کەوا بەرەو شکستێنان هەنگاو دەنێت بەشێکی دیکە هەن کێشیان هەیە کێشەی ئابوووریان هەیە کێشەی سیاسیان هەیە کێشێک کۆمەڵایەتیان هەیە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەڕاستی پێویستە گۆڕانکارێکی لە تێڕوانینەکە هەبێت چونکە ئەو دەوڵەتەی کە بنیاد نراوە دوای ساکس بیکۆ هەمان ئەو دەوڵەتە نییە کە ئەو دەوڵەتە ڕاستەقینە بێتە ڕەنگە جارێککە پێداچوونەوەی پێ بکرێت بە نەخشەکان لە هەمان کاتدا خوێندنەوەیکی نوێ هەبێت بەڵام لە هەمان کاتدا ئەمە پێویستە بە تەوافق و سازان بێت و بە هاریکاری نێوان گەلانی ناوچەکە بێت و دەستوەردانی دەرەکیش کەم بکاتە چونکە دەستوەردانی دەرەکی بەڕاستی بە دوای بەرژەوندی خۆیانەوە نەک بەرژەوەندی گەلانی ناوچەکە زۆر باشە بەڕێز بەعبود سەرۆکی ئەمریکا ترامپ زۆر بەڕاشکاوانە دانوستان ڕەت دەکاتەوە دەڵێ کاتەکەی بەسەر چووە کەواتە ئەمە چ واتایەکی بۆ جەنگەکە و کۆتایی پێهێنانی جەنگەکە هەیە لە واقعدا ئەوەی جێگەی سەرسوڕمانە بەڕاستی ئەوەی کە لێ تێگەیشتوین لە ئەو گفتوگویانەی کە کران لە نێوان ئێرانیەکان و ئەمریکایەکان بە نێوەنگیری سەڵتەنەی عومان پێشڤەچوونێکی زۆر هەبوو لە دانوستانەکاندا تەنانەت قۆبوڵی ئەوەش کرابوو کە ئێرانیەکان پێشڤەچوونێکی باش هەبوو لە گەڕەکانی پێشووتر زۆر زیاتر بۆ ئەوەی کەوا جەنگ ڕوونەدات ئەمە لە ڕێگەی چێوە بێت لە ڕێگەی دانوستانەوە بکرێت کە پەیوەستە بە چەکی ئەتۆمی و پیتاندنی یۆرانیۆم یاخود ئەوەی کە پەیوەستە بە سیاسەتی ئێران و توانە موشتەکانی و دەسوەردانی لە ناوچەکەدا پێشڤەچوونی باش هەبوون لە هەموو بابەتەکاندا پێویست بوو بەڕاستی ئەمە بەردەوام بێت بەڵام ئێمە جێگەی سەرسوڕمان بوو کە ئەمە ڕوویدا ئێستا کێشەکە لە چیدا کێشەکە برای بەڕێز لێرەدایە جەنگەکان نازانین کەس نازانین کەیک جەنگەکان کۆتاییان دێت ئایا باش بەڕێز بەعبود ئەگەر بە کورتیش وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە من سوپاست دەکەم ئایا ئەمە دوا پرسیاریشە ئایا ئەگەری بەرپەرچدانەوەی وڵاتانی کەنداو سەبارەت بەو هێرشانەی ئێران دەیکاتە سەریان ئەگەری هەیە ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم پێم وانە بە تایبەت لەم کات و ساتەدا چونکە هێرشەکان تاوکو ئێستا بەردەوامن وڵاتانی کەندا و ئێستا بەرگیان گرتووە بەرگەی هێرشەکانی ئێرانیان گرتووە و بەرگەی بەردومان و هێرشەکانی ئێران گرتووە چونکە ئێستا هێرشەکان سنووردارن ئەگەر هاتوو بەردەوام و ڕەنگە دەستوەردام ڕوودات وڵاتانی کەندا و دایانەوێت کەەوە پەلکێشی جەنگەکە نەکرێن پەلکێشی جەنگەکە نەکرێن چونکە ئەمە بژاردەی ئەوانە بژاردەی ئەمریکا و ئیسرائیلە ئەمە جەنگ بژاردەی وڵاتانی کەندا و نییە بۆیە وا پێ دەچێت کە نەچێتە نێو جەنگەکەەوە بەڵام ئەگەر هاتوو ئەمە دەوەستێتە سەر ئەوەی کە ئێران لە داهاتوودا چۆن مامەڕە لەگەڵ دەکات ئایا هێرشەکانی بۆ سەر وڵاتانی کەندا و زیاتر دەکات ڕەنگە ناچاریش بێت ئێران و کات ڕەنگە ئەو کاتە وڵاتانی کەندا و ناچار بن زۆر باشە زۆر بەڕێز عەبدوڵڵا بەعبود توێژەر و مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە مەسقەتەوە لەگەڵ مامی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوێکی خۆش بۆیەوە